ڕۆژاوا نیشتیمانی زەیتون و خوێن، ڕۆژاوا تەنها جوگرافیایەک نییە، تەنها خاکێک نییە، بەڵکو و برینێکی قوڵە لە جەستەی مێژوودا، خاکێک کە تێیدا ئاەتەکانی ئاشتی دەخوێندرێن کەچی بە فیشەکی تەفکیر وەڵام دەدرێنەوە. لەوێ دار زەیتونەکان بە خوێن ئاو دەدرێن و منداڵان لە جیاتی لای دایکیان بە نەڕێی فڕۆکە و تۆپ ڕادەچڵەکەن. ئەمڕۆ خاکی پێغەمبەران و شوێنی پیرۆزی شێخانی تەریقات لەژێر پێی چەکدارانی توندڕە و دەشێڵدرێت. ئێستا نەک تەنها کورد و کوردستان بەڵکو هەموو جیهان لە بەردەم گەورەترین تاقیکردنەوەی ئەخلاقیدایە بۆی کە ئایا جارێکی دیکە جینۆساید و کۆمەڵکوژیەکی دیکەی گەلێکی ستەم دیدەی وەکو کورد دەبیندرێت یان ناڵەی دایکە شەیدەکان و منداڵا شیرەخۆرەکان و گەلی کورد ویژدانی وڵاتانی نێودەوڵەتی دەهەژێنێت و ڕێگری لە ڕوودانی کارەساتێکی مرۆی دەکات. سڵاوتان لەبێت، مسەفین کوردۆم، دیدارێکی تایبەتان پێشکەش دەکەم. میوانی ئەم جارم کەسێکی زۆر تایبەتە، کەسێکە کە لە میحرابی ئاینەوە بۆ مەیدانی نیشتیمان پەروەریەوە هاتووە، میراتگری دەنگێکی حەقگۆیە کە باجی قورسی داوە، وارگیز لە بەرامبەر زوڵم وەستەم بێدەنگ نەبووە. میوانی ئەم جارم زۆر بەڕێز دکتۆر موڕشید معشوق قەزنەویە. دکتۆر زۆر سوپاس دەکەم، سوپاس بۆ دەرفەتێک بێمەداوە لێرە ئامادەی. گەلک سپاس کاکسەوی من درێژ بیارەبی سپاس بۆ ئەم بەخۆندنەهانە خۆسکا گۆنە ئەو کات بە وەختێکیدا ڕەوشێکیدا بە گوملەتی مە درەحەتی دەبا نەد ئەو کاتی ئالوز دەبا. منیش بۆ هیوایە خۆزگەم دەخواست لێرە باسی سەر بخۆی کوردستان، باسی ئازادی ڕۆژاوا، باسی دەستکەوتەکانی ڕۆژاوامە کردو، بەڵام ناچارین ئەمڕۆ لێرە باسی بابەتێک بکەین کە بارودۆخی مەگەلی ئێمە لە ڕۆژاوا لە بارودۆخێکی زۆر سەختدا. ڕاستە خۆ دەمەوێت بۆ بابەتەوە دەست پێکم بۆ پرسیارە و دەست پێ دەکەم. ئەحمەد شەڕح بە ئاەتی وەجعلناکم شعوبا وقبائلا دەردەکەوێت لە میدیاکان پێیان دەنێرێتن، دەڵێ کورد کە سوکاری ئێمن، لەلایەکی ترەوە سەربازان چەکدارانی شەڕع دێنە سەر ڕۆژئاوا، وەکو دەبینین ئێستا ڕۆژئاوا لە بارودۆخێکی زۆر سەختدا. هەر بەڕاستی دەمەوێت بزانم شەڕع حکومەتی نوێی سووریا چیان لە کورد دەوێتن؟ کاتی من فەقی بووم، حجرەت دەبووم، دەرسی دخوێند، ئەو کاتەدا میهوانێکی زۆر غەریبی هاتی لایەمە. ئەو میهوانژی ئەو بوو محەممەد عەلی کلای بوکسچی قسەکی گوت تەرجەمە مە تەرجەمە گۆهدار دەکرد، دگۆ سپاس بۆخوا گۆ من مسلمانم بەری گۆ ئەز مسلمانە ببینم. ئەنی ئەوە معنە کاتی من مسلمانتی ناس بکەم دریا فعلی مسلماناندا، دریا قولی مسلماناندا تجار مسلمان نابم. ئەحمەد الشەرع بۆخوا ئیدعا دکێ برەنگێ دخوازێ چه قسەی بۆ خۆت بێژێ بەر بۆ خۆ بێژێ، دبێژێ من خەلیفەمە، دبێژێ من مسلمانێکی باشم، دبێژێ من مسلمانێکی چاکم. فعلی ئەو لەسەر ڕووی عەرب ئەوە ئێگۆ ئەو حەقیقەت دەست نیشان دکێ. مرۆڤی مسلمان چاوا دەدکاری فتوەی تەکفیر، فتوەی فتوحات، فتوەی ئەنفال لەسەر گەلێکی لەسەر ملەتێکی گۆ بخواژی مسلمانە و قوربانی هەری گەورە گۆ ملەتی کورد بۆ خزمەتی ئیسلام کردە. ابن سینا قسەکی وی زۆر جوان هەیە، هەلبەستێکی وی زۆر جوان هەیە، دەبێ كن كيف ما شئت فإن الله ذو كرم وليس عليك فيما أتيت من بأسي. تشون بێ دەرد و غەمان نەخوا، خوای گەورە خوای ڕەحمەتێکی گەلێکی مەزنە و دەردی ئەو گونەهەی بچووژی تەکردنە دەرد نەخوا. إلا اثنتين فلا تقربهما أبدا. دوو گونەهی زۆر گرنگ هەنە، زۆر گران هەنە، زۆر زەحمەت هەنە، نزیکی وا هەردوو گونەهانە بەش بەرگو ئەو هەردوو گونە ممکن نینە عفو مغفرة بوتتين. الشرك بالله والإضرار بالناس. تشريكا بو خواي قورة شيكي زحمت و تعدب بو خلق بكي، زحمت و زور و ظلم بو خلق أو تشتكي تدوري رحمتي خواي قورة دكي بو برسفيتا. أحمد الشرع بو خوا چه ادعاء دكي بر ادعاء بكي أحمد الشرع أو أبو محمد الجولاني كسكي قدستي وي حتاورا بخوينا قلي كرد هاتية لو تاندن أو إنسانة تمثيلي إسلام ناكي منافقة درجيك. باشا ئاگر بەس ڕاگەیەندراوە، بەڵام هێشتا هێز لەسەر سنووری ڕۆژاوا کۆ دەکرێتەوە. طبعاً شەڕح دەڵێ مە ئاگر بەسمان ڕاگەێت شەڕ ڕاگەن، بەڵام هێشتا لەمەوە نییە. دوێنێش دووبارە باوکی شەڕح تویتێکی بڵاو کردوەوە، باس لەوە دەکات کە نابێ ئاگر بەس ڕابگەیەندرێ، بەڵکو دەبێت ڕۆژاواش داگیر بکرێ و نابێت سەربازان چەکدارانی سووریا بوەستن. باوکی شەڕح پیری ئاخیر شەڕ ئەوە دیارە گۆ تشتێکی زۆر خراپ تێ حازر کردن
ومن وكي مروفكي جو أو فكري أجر لي بيكرن جهادي بداخل نابي جهاد لي تكرن لأو فكري تندرو أجر من خواندية فين بكم أو كاركة راست بشي كسكي منا بافي أحمد الشرع أو قوتنا راست قوت يعني دي فلسفة وادا دي بياما وادا جرك شرهر نيرا وصلان دنو جرك هر بردوام بي وجرك دجمني خوا لقوري فكري وانا قالك هرت النبكن او ثقافتك دجميجي وادا يجرتي قوتن ثقافة التوحش او قالك وي بردوان بكن لكن همان كاد او بيامك دي سوريا كان بو من هر هيش نيه بو من هر شرع بو رئيس جنابينم بو من هر ثرولي وينانيه لي بيامك بو قال لي سوريا ايا احمد الشرع رئيسي ويا حسين الشرع سرقي ويا كيبر برسياري او دولتا دكي او ديارة قوون دولتك زور خرابا دكتور جان تقدراني سوريا دست ليسنا باريز دستي شروانان لبالخانه كان فرد نخوارو شرع ضلي قادر من وبهني نخوارو لكن تروا شروانان كتاني كرد لكوجن كزيليا دكنوا باشا دمولد برسم اما تکاردانەوەیەکی دەبێت یاخۆ دەمەوێت بۆ بڵم کە بەڕاستی ئەمە سیفاتی موسڵمانە سیفاتی ئەوەیە کە کەسێک بە ناوی دەوڵەتێکی موسڵمی ئەوە ئیشەوێ مسلمانی نییە وحديث بيخنبر عليه الصلاة والسلام كاتت مراجعتك شون بو شرفانين صحابي شيرتو نصيحة ذكرن بتش آواي بن بتشرنجيبن مطلقة صدا صد علاقة أو كرانينا ولكن من تيدك همشي أف ثقافة كان بو إسلام بو تقول إدارة التوحش دستورك وهي أبو بكر ناجيني بسانديا فيها احتمال أو نابنا الراس بي احتمال ناوكي بفشارتي بي يعني ولكن فلسفك وهي أو فلسفة بيجي دجمني إخوة رحمي لين نكا حتى قو شهيد جي كتبه يعني القوري ثقافتاوي مري بيجي دفيت برنجك يهوفانا درست بكي غايتك جي هيا أو غاية شيء بيامك أو بيام بو أو كسي طرفي سيام ميزدكي بزان بأواكية أفتوحوشة هانا الدفوية باراستن امان لايوية يعني اوا بيامك بو حمس سوري بو خاطري بزان بن اگر والند او ريكا دبن ابرنجتس او سريوانا واف امتداد ويد جواكا مسلمانا دهيا يعني من تكوانم ديرك برسفاتا بدم او فعلي خرابي قو امرو جماعتي جولاني بكارتين هيش علاقتي باسلام نية صدا صد لبداخة وعلاقتي بمسلمان هيا دس بيكرم بخوارجه كرت دبيت متمارة الشرع بكاتن اگر ضمانات دولية نبن او بهوري قالك يزورك خرابه باشا او كسي او كزي شربانكي بروي وقوتي تا هرمي لدواي خوي بتزهشتوا دبينين زور خلاتي لسردان دراوه خلق يعني كساني كرت هي ضل ام كسبكو جنيان او تدستي برن او دا باريا لبرامبري وردقرن قتل او كسا حلاله او كساب مروفكي حاضريا خوكريا بو خاطري كشتني ملتي كرد وجهاد قو ملتي كرد جي برخود دي حديثي بيخنبر عليه الصلاة والسلام كاتد بصحابي هاتيجي سؤال دكت بيا رسولي اخوا اگر مروفكي هاتو حزكر دستي خودين سر مالي من سر عردي من سر خاكا من سر لاموسا من شبكم بيخنبر عليه الصلاة والسلام قلت يا سرينا جمينا سرينا طوينا قبولي نكا قلت يا رسول الله خدي اگر هاتوا من قبول نكر احتمالات شكي هلد برزه بك دوجه مدا بيخنبر عليه الصلاه والسلام قلت يا تجي شكي اخوا دوجه ويدا برزه بك وهلدا قلت يا رسول الله ايا وقت يقول من شكي هلدا وي شكي هلدا يا ازي بكوجم يا اوي من بكوجي شلون دبي بيخنبر عليه الصلاه والسلام برسبا ويدا قلت يا اگر تا او كشت او مروبكي خلقي جهنمية اگر ويتا كشت مروبكي شهيدة جبروا يكي ملتي ما دكاتي شردية دكاتي ازادية ديا هر تشتكي قو بتواني زررة وانشتا دوري خبكي درستا لصراحة من عاشقي او موضوعي مبلغك براد ترخين جبروا اوانا لايقي او بريش باشا كاكتور يعني تنروج رابردو خوم بحكم خويندن لدروا روبروي زور كسب مقفتقهم لقل زور كسكوت انا كسك لو انا سوريشا باس لو ده كان كشرفانان بيدين شرفانان مسلمانين يعني وتقلي كرد قلي شي بيدينا قلي كرد مسلمان يا او الى روج ابا هي تيرورا للرؤيا اخوان يعني اوان او عقليتي شو داخله تنان باور باب بلقاش ناكات لسهر لسر قصي خويتي دراستك الدهين اخوان
أو نقطة نبورش أباي كردستاني تيجوتن هم بو باشوريجي تيجوتن دێمە سەرەوە بابەتە اینجا دەمەوێت بڵێم ئەم تێڕوانی لە چێوە سەرچاوە دەکرێت یعنی دەبێت لە ڕۆژاوای کوردستان چەندین زانای ئاینی هەیە گەلەکە موسڵمانە دژمن کار دەکێت لەسەر ئەو مەوزوعە ئەف کارێکی ئیستخباراتیە کارێکی دژمن خزمەتێکی دکێ بۆ وان کەسێ خوۆش بۆ خاطر ڕکلام دروست بکەیش بۆ خاطری شەرعیەتی بدێ دژمن گۆچاوە ئێریشی ملەتی کورد بکن و بدنە دیارکردن و ملەتی کورد ملەتێکی مشرکە ملەتێکی کافرە ملەتێکی مستحقی گۆ هەرین فتوحاتە لەوا بێکردن لە ئەوە نەڕاستە ملەتی کورد لە سەراسەری کوردستان و بەتایبەت ڕۆژئاوای کوردستان هەرجیهی زانایە ماڵایە شێخە طریقەتە مەدرسەی شەرعینە کۆبانێ وەکی نمونە دەستنیشان دەکەم گۆ کۆبانێ ئەv کاتێ هەستیاردا دزەحمەتیکی گەلکێ مەزندەیە دۆرپێچکریە بێ ئاوا بێ کەهرەبە بێ ئەنتەرنێتە بێ دەرمانە دهینی بەداخەوە 5 مناڵ ژێ سەقەم سەرما دەچینە سەر وابەتانە بە بەدرێژی باسی یەک نقطە حەز دەکەم دیار بکەم گۆ 5 مناڵە ژێ سەقەم هاتە کوشتن ئایا کۆبانێ کینە کۆبانێ سەدا سەد مسلمانن سەدا سەد سنینە سەدا سەد شافعینە سەدا سەد نەقشەبەندینە دووەمین گەورەترین مەدرسە و حجرەی فەقەتی و لە ئیسلام لە شاری کۆبانەیە هەبلی وێژی کۆبانێ نەهاتە پاراستن ji destê داعش و وان کەسێن خراپ سەراسەری ڕۆژئاوای کوردستان مزگەفت الحەمدولله داگرتینە و کارێ خۆ دکن خزمەتا خۆ دکن خەباتا خۆ دکن نزیکە سێ دبستانê سەرەکە ئەم بێژن معهەدیان ئەمژێر بێژن ثانەویە ئێ شەرعی گۆ سەدان تەڵەبە شەریعە لێ دخوێنن لە شاری قامشلۆ لە شاری حەسەکە هەنا و لە جامیعای زانکۆوە ڕۆژئاواژی هەم بەشی دراساتی کولیاتی دراساتی ئیسلامیشی هەیە ئەوە ڕکلامێکی نەڕاستیە نەحەقانەیە و برەنگێکی تێ دیارکردن گۆ ملەتی کورد ملەتێکی دووری ئیسلامە حتا من ئفتیراتژی بکەم یعنی تەرگۆ ئەو ڕکلامە نەڕاستە حتا لەگۆم ئفتیرات بکەن جارێ عولەما دەبێژن بێضەرب المستحیلی جائز حتا من ئەو مستحیلەژی بێژم ملەتی کورد ملەتێکی نەموسڵمانە فارەدەن ئەم وا قسە بکەم دیسەژی حەقتە نییە دووەری ئێریشی ئەو کەسا بکێش بەرگۆ ئەو دەولەت نە لەسەر ئاگاهێکی خلافەت و مسلمانتی تێ ئاواکردن ئەف دەولەت حەقی خەلکێ هەیە پێکهاتین جیاواز هەنا پێویستە هەموو وڵاتی هەموو ڕەنگن تێدەهەنە ئایا غەزادا کاتی گۆوە پیشتەوانی خەلکێ دکرد غەزادا ئایا خەلکی غەزا هەموو مسلمان بوون من مستعدم بۆتە بهزاران نمونە سەر سوشیال میدیا دەرخم بێ خەلکی غەزا چاوە کوفرینی دکن بخوای گەورە چاوە سوکاتی دکن بە پێخەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام چاوە سوکاتی بدینی ئیسلام دکن ئەوە معنە جڤاکێکی کورد مسلمانتی بگشتی هەیە سەراسەری جیهانێ نەل کوردستان ناف ترکا ناف عەرەب ناف فارس بدەهان خەلکن هەنا کەسن هەنە بەهوەریەوە کێمە زێدەیە دینداری کێمە زێدەیە ئەو حالەتە لە چۆن لە دنیای تەوی هەیە ڕۆژئاوای کوردستانیژی هەیە لێ بینگەها ڕۆژئاوای کوردستانی بینگەیەکی مسلمانن ئۆلدارن الحەمدولله ئاین بۆتە ماکیاش بۆتە مەیکە بۆ ئەوەی ئەو چەکدارانەی سووریا لەژێر ڕۆژئاوایی دەبێژن حەمرا بۆدرا حەمرا بۆدرا ئەو حەمرا بۆدرەیە بۆتە مەکیاش بۆەوەی چەکدارانی سووری لە ژێرناوی ئاینەوە بێن فتوای جیهاد دەربکەن بێن لە دژی کورد فتوای خۆ دەردەخن بەداخەوە ئەو گوێرەنگیە لێ ئەوە تشتێکی نەڕاستە شەڕوانên me کەچ و خۆرتên me ئێگو ئەمرۆ ڕۆژئاوای کوردستانی چەکی خۆ هێلدانە من وەک مرۆڤێکی مؤمن مسلمان هێویدارم خوای گەورەش مە قبول بکێ شەهدەبوون دێ گۆ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله گۆ جیهاد تشتێکی گەلێکی بقیمەتە من تشتێک نابینم ئەمرۆ جیهادێکی مەزن گەورە وەک گۆ ئەو کەچ و ئەو خۆرتەی شەرفانە گۆ ئەمرۆ ڕۆژئاوای کوردستانی دەکەن جهادێکی مقدسە شێخ مەحشوقی باوقت خوای گەورە لێ ڕازی بێ دەیگوت ماف دەبێ بە زەبر کەس مافێتە حەقێتە سەدەقە و قسەی شێخ مەحشوقە کەس حەقیتە مافێتە سەدەقە لەسەر ڕەحێ مریە خۆ نادێتە مافێتە تێبدارێ زۆرێ بستێنێ لەگەڵەوەی لەگەڵەوە قسەی باشە لەگەڵەوەشدا دەمەوێت بەڕێستان لەگەڵ دوژمنایەتی کورد و عەرەبن وەکو دەشبینێت لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەرێمی کوردستان لە ئەوروپا خۆپیشاندانێکی زۆر کرا لە زۆر شوێن کوردەکان بەهۆی ئەو دەتوانم بڵێم بەهۆی ئەو دڵتەنجە بۆی ئەو نیگەرانی کە زۆرێک هێرشیان کردە سەر سووریەکان بە تایبەتی لەگەڵ ئەوەی هێرش بکرێتە سەر لە هەرێمی کوردستان لە دەرۆژ بینیمە لە ماچستەر ینی خەڵکەکی زۆر ئەوە تشتێکی نەڕاستە بتایبەت لە هەرێمی کوردستان ئەگەرمە بەحسە بکەن ینی ئەوە تشتێکی نەدرستە و جەنابێ کاک مەسعود بەرزانیژی داخوایانێکی دەرخستووە داخواز کردگۆمە تووشی ئەو غەڵەتە نەبن ئەو
دو عرف و ثقافتي مي كردواري دا كردستاني دا نازانم بصوراني چونتي قوتن بكرمانجي اما مجرد بيجن خو آويتيا بش درقوشاتا يعني خو آويتيا دخالتاتا خو آويتيا بختيتا نابي متجاوزي أخلاقي خوي إسلامو أخلاقي خوي كردواري بكنا ومروفكي أو جي مروفكي فقير بلنغاز باز دايا أو عربي قو أمرو هاتيا لرستورانك الخوارنجها كي إيش ديكي للجهة كي إيش ديكي الهريمي كردستان أو جي بياوكي باز دايش بن ظلمي أو جماعتها وبن ظلمي بعثة آيا أبا صالك ودشتكي حكومة هاتيا قهرتن وريجيمي شرع هاتيا ميدان أو برادر قود رحتيا خو الأول طدي تبا وتركا كردستان كربا ويخو حافظي لي كربا ويشوبا نيفي شامرو نشتبا ديمك أو إنسانا نابيني قود جهي وين الوادر هيا خو ناف كردا جهديتيا بيوستا قلي ماي كردستان شياري أو نقطة ببن نابي ما إيريشي كسكي بكن آيني ماي إسلام جد بيجي ولا تزر وازرة وزر أخرى كاس ناراجي قل هي كسي دجمني ما أوا أمرو أو كسي قراشتيا تشكو سلاحو لهمبري قلي مساكنية كسكي قول مالا خدانيشتيا كسكي قوهاتيا ولاتكي دي هاتيا هريمي كردستان خزمتا خودكي كاري خودكي ناني خو عيالي خو طوبي دكي نابي ما أي دست درجاي أو إنسانا بكن باسی سرۆک بارزانانی کرد لەگەڵ ئەم ڕووداوانە سرۆک بارزانانی بەردەوام لەسەر هێڵ بۆ لەگەڵ ئەحمەد شێران لەگەڵ تۆم باراک لەگەڵ چۆ ئیتالیا لەگەڵ پاپا لەگەڵ زۆر لایەنێکی کۆبووەوە چەند ڕۆژێک پێشستا گوتی گەر لەتوانم هەبێت تەنانەت پێشمەرگەش دەنێرم بۆ کۆبانێ جنابتانم هەڵوێستانی سرۆک بارزانانی چۆن دەبینن ئەوە نەجارە یەکەمە سرۆک بارزانانی ئەو مۆزوعاتێکەوە مرۆڤێکی کوردستانیە مرۆڤێکی کوردە ئەرک و واجباتی خودرا بێ جنابێک سرۆک مەسعود بارزانانی نەجارە یەکەمە بۆ ڕۆژ ئاوای کوردستانی ئەو خزمەتەی گەورە پێشکەش دکێ هەر دەمێ ڕابردوو دەژی ئەو خزمەت و ئەو پشتەوانی بۆ ڕۆژئاوای کوردستانی کار کردە سەراسەری باشووری کوردستانیژی ڕاستیژە نازانم بچاوم بێژم ژگەرمیان و کەلار و سلێمانی و هەولێر و دهۆک و زاخۆل هەموو شار و باژاری کوردستانی سیاسی و ملەت و ڕێکخرا و هەر کەسی ئەرک و واجباتی خۆرا بۆ سپاس بۆ خوا بۆ ئەمڕۆژ مەدید ئەو ڕەنگی اتفاقژی ناوگەلی کوردە سەرۆکوەزیران مەسرور بارزانانی لە داڤۆز بۆ ویش 4 ڕۆژ وابزەم لێ ماوە لە کۆبوونەوەکانی توانی لەگەڵ تەواوی کۆبوونەکان تەمان پرسیارم کرد دەچون کرد لە تەواوی کۆبوونەکە یەکەم قسەی گەیاندنی بارودۆخی ڕۆژاواوە بەسەرکردەکان جگەلەوەش حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاست باردووە کە یارمەتی کۆمەچی ڕۆژاوا بکەن هاوکات سەرۆک بارزانانی شەر دەستگای خێرخوازی بارزانانی ڕاست باردووە دەبینین لە هەرێمی کوردستان بە تەواوی هاوکاری دەگەیەندرێتە ڕۆژاوا جنابەت هەڵوێستی يعني بهورية من صدى يعني جبلي أو سينور سياسي أو يقو هريمي كردستان تيدي يدبن سيبرا عراق فيدرال ده يعني أو سينور استجار هيا هريمي كردستان ناتواني تجاوزي أو نقطة بكي خارجي أو نقطة يقوم مجبورية علاقته قريداني فدرالية عراق خارجي أو سينورا صدى الصد من بهورم جو حكومتي هريمي كردستان جنابي كاك مسعود برزاني وحمو سروك وزيران وسروك هريم كاك نيشيرفان وحمي كاري خو خزمتا خو خباتا خو تكنو وحمي سركردين بارتيين سياسي حمي يعني هر تشتي جو بو مكان هبي بو قالي روج أفاي كردستان من جهة بهوري بجهة ثقتي ما جو بيشكيش دكن أو كاتي سروك بارزاني لإيطاليا وسروك وزيران لدافوس وجنرال مظلوم عبدي لبركاني جنك لحسكا بو لما بيني ليرة لهريمي كردستان لاينك با مليونان دولار بۆ میدیاکانی قەرز دەکەبوو نانەوەی دووبەرەکی گوتارێکە ورەی کورد وێزی کورد بۆ کێنێتەوە بیەوە کێشە دروست بکاتن چیت بۆ لایەنانە هەیە کە دایانەوەی کێشە لە نێو کورد دروست بکەن ئەو تەبایی و ئەو یەکگرتنی کورد کە یعنی یەکەمین جارە یعنی بتوانانی شتێکی وا دەبێ مەشیار بن ئەو کەسێک و هەولی لێدێ ئەو تفاقا ئەو یەکێتیە خراپێکێ ما ئەوانە بێ دەگ بکەن بەرگۆ ڕاستی ئەوە کارێکی زۆر خراپی دەکەن من ملەتی کورد ئەمرۆ حەنی ئەگەر قەوەتێکی مە هەبێ ئەگەر هێزێکی مە هەبێ هێزامەد ئەو تفاقا کوردستانیە دەیە هێزامەد ئەو یەکێتیە کوردستانیە دەیە سەیدای ئەحمەدی خانی کاتێ گۆدگۆت گەردێ مە هەبیە اتفاقك فکر کرد بە مە ئینقیادك روم و عەرەب و عەجەم تەمامی هەمی ئەژمەرەت کرە غولامی لێ بەداخەوە کاتێک و ئەو تفاقە نمینی کاتێک و هین کەس وەرن ئەو کارە بکەش بۆ ئەو زەعزەعە بخنە نافگەلی کوردە مە بێقەوەت دەبن مە بێ هێز دەبن میر کەموڕان بەدرخان کورد دەست نیشان دەکەن کورد تعریف کرد کورد چینە کورد کینە دەگۆ کورد مینە بارانێنە کاتێ تفاقەوە هەبێ یەکیتیاوە هەبێ دەگۆ ئەو باران دەبێ مینە لەهی دەبێ مینە تۆفان تسۆنامی هەر تشتی بەرخۆ دەبێ لێ کاتێک و هین کەس هەبن وەک ئەو کەسێک گۆ تەدا دیارکردن گۆ کار بکەن زەعزەعە بخنە ناف تفاقا کوردادا کورد
ميني مينا تلوبك باران داد كبينا بعردك هشكي زوا بأبر قيمت ببيت تلف دي جي بي ويستا مشياري بلان ببن جو هن كس هبن بخوازن فتنة درست بكن هن بخوازن انشقاقات دناف جواكي كرد درست بكن هن بخوازن جواكي كرد جفدو بارچا بكن دوی مشياري او نقطة بكن كمك بسم السر باردوخي روجافا دبينين شاركان ڕوبەڕووی قەیران دەبن و خەڵکێکی زۆر ئاوارە بووە لە شارەکانی دیکە حەسەکە قامشلۆ خواردن کە ماوە دەرمان کەم ماوە تووڕشی گەمارۆیەک بە کۆبانەوە هەر زۆر خراپ وەکو باسمان کرد ناڵ لە سەرمان مردووە ئێستا تاکە ڕێگە کە ماوە لێرە دەواازەی سێماوە بکە یان ئەوەی کە خواردن بکە جەنابەت سپیان بکەیت بە خەڵکی کوردستان دەتەوێت چۆن هاوکاری ڕۆژانە چەندی ڕۆژە ئەو کمپانیە دەبێردەوامن ئەگەر من بتوانم پەیامێکی بۆ گەلی ڕۆژ باشووری کوردستان بێژم سپاس حکومة هەرێمی کوردستان سپاس بازرگانین کوردستانی سپاس بۆ ئافرەتین کوردستان سپاس بۆ مامۆستەین ئاینی کوردستان سپاس بۆ مناڵین کوردستانی من بەشداری هین چالاکی بە ئەو نقطە ببووم ڕاستی من دیت ینی مناڵێکی هاتیە خرفانی خۆ کۆم کردیە گوتیە ئەوە 2 ساڵە من کۆمی دیکەم احتیمالە خەیالی وی هەبێ ئەوە 2 ساڵە تۆپی دیکە بۆ خۆ لعبەکی بکرێ بۆ خۆ تشتێکی بکرێ خەیالێکی وی بلاستێشنێکی سۆنێکی بۆ خۆ بکرێ تبلو بيجي كاتي جو كاري سهاتيا هاتي او خرباني خو بيشكشي منالي روج افاي كردستان دكي من بياوك ديت بتمن بو معاشي خواني بو هر او معاش بو قوتي امر او معاشي ميجي لازم او معاشي من بر بو خلكي روج افاي كردستان بي من بياوك جديد هرتيش تاكي نبو قوتي من زيدي او جلكانيه من جلي خوش وكرنا شاكيتو بو روج افاي كردستاني ديار كريا يعني سباس بو وراستي همبري اف قهرمانيه جو امرو قال مي كردستان دكي همواري بشتباني آلي كاريا مادي وهمواري ام بيجن قالي مال سراسري كردستان والأوروبا الدياسبورا لسر شاقام ودهمان كدون وكا ميديافان قوون امرو ميديا وكاف بو كردستان الزور تلفزيون الناس دكم بروغرامي خوي نورمال راو وستاندنا 24 ساعة بوروج آباي كردستاني زندي كاري خودك الراستي ئەو ئەرکە پێویستە لە سەرما بیکەن و بەمنەتشی نازانین چکەنەوە ئەگەر کورد لە شوێنێکەوە شکست بێنێەوە هەر احتیمالە چماوە دەبێژم چما ئەو سپاسیە دەکەمژی ژبەرگۆ بەداخەوە دژمن گەلک جارە هاولی کردە کار کردە گۆ ملەتی کورد ژەبدوو دوور بکێ و زۆر هەولی دایە پشتی گۆ سینۆرێ فیزیکی لەسەر خاکە کوردستان چێکردن زۆر هەوڵدا فتنە دروست بکێ ئەوە باشووریە ئەوە باکووریە ئەوە ڕۆژ ئاواییە ئەوە ڕۆژهەلاتیە حتا ددمنی جوغرافیەکێدا ئەوە سۆرانیە ئەوە بەهدینیە ئەوە کورمانجە ئەوە زازایە ئەوە لووریە گەلێکی ئەو فتنە دروستکردە لێ ئەوە دەستنیشان دەکە ئەو سپاسی کاتێک گۆ من دکەم ئەوە بەرسبەکە بۆ دژمن ئەو قاساڵ تەکار کرد گوت ئەو ملەتە پارچە بکێ ملەت هەر دلێ خۆدا کوردستان یەک وڵات ناسی بارودۆخی ڕۆژاوە باسم کرد خراپە ناخۆشی زۆر هەیە قەیرانی زۆر هەیە بەڵام یەک شت لەوەی کە سەرڕای هەموو ناخۆشیانە ئێستا کۆڵانەکانی قامشلۆ کۆڵانەکانی حەسەکە بۆنێکی خۆشتریان لێدێ ئەویش بۆنی کوردایەتی و نیشتیمان پەروەریە لەوێ ئێستا دەبینی گەنجێکی باشووری گەنجێکی باکووری کوردستان گەنجێکی ڕۆژهەڵاتی کوردستان هەمویان لە کۆڵانێکی ڕۆژاوە کۆبوونەوە بۆی بەرگری لە نیشتیمان بکەن بەڕێستان لەسەر ئەوە نەجارایەکەمە یعنی ئەوە نەتشتێکی تازەیە احتیمالە ینی مناڵ مەگوهدار دەکەن بەرە مناڵ بزان بن ئەوانە جارە یەکەمە هەر شەهیدی یەکەمژی ڕۆژ ئاوای کوردستانی خوی ناخۆی پیرۆز ئاودا بخاکە ڕۆژ ئاوای کوردستانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوو و ئەمڕۆژی لە شەقامی ڕۆژ ئاوای کوردستان ون دەبینن ڕۆژ ئاوایی باشووری باکووری ڕۆژهەڵاتی هەر لێ درێت دەست بدەست مل بمل خزمەتا خۆ خەباتا خۆ دکن بێهێوی نەبن لەسەر ئەو یەکگرتنەی باشوور باکوور ڕۆژهەڵات هەمووی کە بووەتە یەک بەڵام ئەمە نمونێکی زۆر جوانە بۆ کوردستان خەڵکی هەمووی یانی دەتوانم بڵێم ئینتیمای نیشتیمانی زۆر بەرز بۆ تۆ زیاتر کوردایەتی لە هەر کاتێکی دەتوان بڵم لە هەر کاتێکی تر تۆختر بۆ تۆ پامێکت بۆ گەلی کوردستان بە تەواوی هەیە لە توای پارچەکان ملەتی کوردستان سپاس بۆ ئەم هەلوەستی گۆوە دەستنیشان کرد کاری خۆ بەردەوام بکەن خزمەتا خۆ بەردەوام بکەن ئەمڕۆ کەسی کورد نینە ئللا کورد ون دبینن دنیا تاو خوش پشتا مەدایە ئالی هەر کەس بەرجەوەندی و مەسلحەتی خۆشی دگەرێ مە فێمژی دکن ئەو بەرجەوەندیە لێ کەسیش کوردارە نینە ئللا کورد کەسی ڕۆژ ئاوا نینە ئللا باشوور و باکوور و ڕۆژهەڵات
كسي باشور نينا إلا روج آفا وباكور روجلات كسي روجلات نينا إلا باشور وباكور روج آفا كسي باكور جنينا إلا باشور وروج آفا وباكور بهور بكن جغيري وكسي ونانينا تبلو ويجي تشقاقو تابلو أم بيجين تشقا روش خراب بيجي أمانات تنيا ون بيهيفي نبن تكايا وقوب صوراني تيقوتن بهيوا ما بن بهيوي نبن أميدا خوون دانكن تشقا تابلو البر والرش بيجي تشقا زحمتي تشببي او أميدا جدستي خوانا بن او هيفيا جدستي خوانا بن جبرقو خواي قورت قرآن خواي بيروز دبيجي إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون كسبي هيفي نابي إلا او كسيقو بهوريا وبخواي قورر بزعيفة غاندي قصكي ويزور جوان هيا مليون جار دوبارا كريا ومن مستعدم 2 مليون ديجي دوبارا بكم والهرجي يجي من دوبارا دكم غاندي كاتيقو دبيجي جبرقو قصاوينا بيويستا بتيبي زيرين بيني بساندن غاندي دبيجي اگر بريتا وندابون تشتكي بقيمة وندابو اگر شرفات وندابو تشتكي قوناي تعويز كرن بپرا وندابو لي اگر تهيفيا خو ونداكر تهر تشتي خو ونداكر جبرويكي هيفيا خو وندانكن رجادكم هيفيا خو وندانكن هيفيا و او ياقود هيليقو كردستان هر بردوام بي ياقو امرو هشتيا كچي ما خورتي ما شرفان ما چكي والملي وايا لميدان شرف و ناموس برخودان دكن هيفيا و او قوس بياني روجكي جوانا ياقو هشتيا قلي ما پري خوتيني و بدشين روج آواي كردستاني هيفيا ويقو بياني و جوان بي ياقو هشتيا قچو خورتي ما لسراسري كردستان و اوروبا لسر شقامن جبرقو هيفيا وناقو بياني جوانا استا پشتیوانی یاخود بڵێم هاوکاری بۆ غەزە بنێردرێت خێرتریان بۆ ڕۆژاوا بۆ ڕۆغەزە ئەڤ کاتەدا تەسەووری مدگات بەرکی بکەوێ ئیطارێکی نەباشی دەژی یعنی کاتی گۆ نەخۆشێکی لەبەر دەستێتە هەیە کاتێکی گۆ مرۆڤێکی بریندار لەجەمتە هەیە تێ چاوە دەستی خۆ درێژ بکەی بۆ کەسێکی درێژ نازانم کاتی گۆ مەڵتەیارە سوار دەبن ئەو کەسی گۆتێن تعلیماتی سەلامەت بۆ مەدەبێژن دەبێ کاتی گۆ دەختی ئۆکسیجین کێم بوو دەبێ ئەو ئۆکسیجینە دادەکەوێ دەجە تەنبیه دکەن دەبێ دەستپێکێ لخوا بکە پاشی المنالی خوا بکە كاكا كاتي جو برايته بريندارا كاتي جو لاشك البر دستيته بريندارا ترابي دستي خوا 10 كيلومتر جبير دكي بهزار كيلومتر دشيني غزاي والله اوا جريمتك قالك مازنا بيوستا ايرو مش ياربن ايرو كسي كرد غير كرد نينا غزا ما شاء الله شخوديرا بيستو دولتي عرب البشتاوينا بينجي وحف دولتي مسلمان البشتاوينا متحدة البشتاوية دنيا خير البشتا غزايا كاكي خولي سر البشتاتيا هەندێک کەس هەنە بۆ غەزە دەگرین بەڵام لە بەرامبەر ڕۆژاوا چاویان کوێرە خودان ئیمانێکی نەکامل ئەو کەسانە دەڵێن خێر بۆ غەزە بنێرن بەڵام بۆ ڕۆژاوا مەینێرن مرۆڤێکی ئیمانێکی کامل پێر نینە من ناتوانم بێژم بێ ئیمانە لێ من دکارم بەهوەری بێژم خودانی ئیمانێکی ناقسە باشە طبعا لە دوێنێەوە من سەری ڤیددیۆکانت دەکەم بۆی بۆ ئەمڕۆ خۆم ئامادە بکەم لە شوێنێک بیستم گوتت شەهیدی کورد شەهیدێکی نۆرماڵ نییە ئاسایی نییە دەبێ بزانم شەهیدی کورد بۆچی نۆرماڵ نییە بۆچی ئاسایی نییە دووەختێکیدا گۆ خەلک قیمەتی شەهادەتێ ناسناکێ دووەختێکیدا گۆ خەلک ینی ئەو بەرخۆدانە فێم ناکەن شهيدين كرد وقت قوتين وي جاني خوي تشتي هري بقيمات تشتي قو هري بيروز دفوي أو جاني ويا رحيوية وقت قودكي قربان بو ملتي خوا بو ناسنامي خوا بو خاكا خوا خاكاوي بيروزا قو بنص قرآن بيروز كردستان بيروزا أو شهيدك إنه نورمالا كاتي قوت الديني مروفكي هاتية كاتشكي هاتية خورتكي هاتية جمهابات جوان رو ري لي دايا هاتية روج آفاي كردستان ب1000 كيلومتر لقامشلو جاني خودكي دياري بو كردستان أو تشتكي إنه نورمالا كاتي قوت الديني مروفكا جشرناخ دركتي حتى روج آفاي كردستان جاني خود ديار دكي أو تشتكي إنه نورمالا كاتي قوت الديني مروفكا الدهوك الزاخول سليماني الكلار دچوال روج آوای کردستانی و برخودانی دکی بزن با آوا شهیده کی نه نورماله آوا شهیده که گو دنیا تف فیری شرفه دکی آوا شهیده که گو دنیا تف فیری میرانتیه دکی آوا شهیده که گو دنیا تف فیری حزکرنا ولاد دکی گو کردستانه لە دوو هەفتەی ڕابردوو
لە هەرێمی کوردستان تاوان لە تەواوی دەتوانم بڵم لە تەواوی مزگەوتەکان مامۆستایانی ئاینی پشتگیری ڕۆژاوایان کرد بەڵام چەند مامۆستایەکە بوون پشتگیری ڕۆژاوایان نەکرد یانەوەتە بە شێوازێکی نەگونجاو باسی کەزی ئافرەتانی کوردیان کرد طبعا ئەوانە بەشێکیان هەر تووشی چی بۆ مامۆستایان هەیە دەبێ موسڵمانە پشتی گو حەزرەتی حوسەین نەڤیێ پێخەمبەر کوشتن سەییدێ شەبابێ ئەهلێ جنەتێ کوشتن لە کەربەلایێ پشتی دەمەکێ هاتنە جەم حەزرەتێ عومەر کوڕی عەبدولعەزیز خەلیفەی موسڵمانە دەبێژێن دەبێ ئەی خەلیفەی موسڵمانە مێش دکەوێ سەر لاشێ مەدە پێشی ئەمە دەبێژێ پێشی بەعوڵدا پێشی خوینێ ئەو پێشیە ئەو بەعوڵدە دکەوێ سەر لاشێ مەدە ئایا ئەم لمێش دکن ئەو خوینە نەجسە طاهرە حەلالە جوارە گوتیە قتلتم الحسين ولم تسألوا عن دمه وتسألونني عن دم البعوضة وكري بيخنبر كشتيا ونبي فاطمة كري فاطمة وكشتيا وسيد شباب أهل الجنة وكشتيا وبرسيار ناكن آية حلال حرامة ونهاتي سؤال بيشيه دكن أو ما مستين ما بداخوا أو قا جريمة بينن سؤال ناكن كحلال كحرامة أو قا سوكاتي بينن سؤال ناكن كحلال كحرامة ملتي واد بن إبادة دي سؤال ناكن كحلال كحرامة ملتي وينا أمر الرج آباي كردستاني دي بن سقم دي زاروج بن سقم دتينا كشتن سؤال ناكي كحلال كحرامة لكزية أو جندركة حجابنا ليا حجابنا ليا أو جريمة قو مهداخة وشعبي ويناتي قرتن لسر حمي برزقريق قوتي سري ملتي وينا لو سؤال كرتا قوت شبو واد بيجي بداخة ومنات وانا مشكي بوا بيجي شبرقو كردستان زاروك ويهنا أو زاروك كسنك نقوش بيسيري دايك أخوة شیرێکی بەدخۆن ناوێ وێ ناب کوردستانە باشە باسی زارۆکت کرد چەند ڕۆژێک پێش ئێستا داتمەدەم خوشکێکی بچووکم هەیە ڕەنگە 10-12 ساڵ بێت گوتی بۆ کۆیەکی گوتم دەبێت بچمەدەوام گوتی نا دەبێت بچیە خۆپیشاندان منیش لەگەڵ تۆ دێم بۆ خۆپیشاندان طبعاً چۆ خۆپیشاندان و لێ دووسێ سرودی شعری وەتەنیشی گوتە وڵاتیشی گوت نیشتیمانیشی گوت زارۆکی کورد هەر لە ئێستاوە هەر لە ئێستاوە ینی ئینتیمایەکی زۆر بەرزی نیشتیمانی هەیە چیت بۆ منداڵانی کوردستان هەیە ئەو هەر ئەو مناڵە ئەو ژیەک و من لە دکارتی و من بەشداری ئەو کەمپینی ئالیکاریژی بووم زۆر ماڵبات هاتن گوڵە مناڵی گوتیە مەرابن گۆ تەماشا دەکەن و دبینن و مناڵ دەبێژێ رابن مەهرن مەژی بەشداری ئەو نقطەت بن هەر ئەو بەرسبە بۆ ئەو مامۆستای ئاینی يعني أوا برسبك زور جوانا وبو أو منالا جعفي ماش دكم دست خوش بي كردستان بو زندية سلامت بسپاس دكم لتن روج رابرد الدكتور علي قرداغي سلوكي يكتي زاناني مسلمان من برسبي وينا نادم وحزناك ما هو سؤال بكش برقو بو من نقرنجا والله مين ناديو؟ نا ملت قولامي دي من بوش من قولامي دي ملت برسبي وينا دي روبكي بو خواتش تشدكي يعني إشي ويا كاري ويا أو آمادنا ناف جروبا ويدا ناف يكتيا جو ناف ليكرنا زورا وبهتانا جو ناف ليكرن يكتيا زانياري آيني مسلمان أو آمادنا حاضرن هرن الجم سلطاني إخوة أردوغان بيجن قوم خليفة مليار ونيفك مسلمانة تبلو وقا خرابي دكن آمادية جو بيجي أحمد الشرع إبراهيم ميا وخاي قورا البشتاوي أو آمادية لناتكواني بيجي ملتي من روج آباي كردستاني أمرود بن قرنك خرقرني ديا وأو فتوي جو أمرو سروينا هاتية فتوكي نراسنا ندبيجي من سروك زانياري آينيما أمرو سروكاتياتا نأمرو جي برينها هاتي اختبار كرن بو من برينها جي ساقط بود أو امتحان دا لديش يبرسبك بوينا بتواني كرم كفرمو أوايا ملتي تا أنفالي دوام لسرويتي كرن آية تتواني بيجي هر كردكي جو أمرو چكي وينا الدستي ويا كاتي جو شري واتشتي أحمد شرع دكن همبري أو فتوى دا مروفكي خداني بهورية ومشاهدتنا وينا في سبيل الله فرهمو كرت يقرتو لتواي بارتسكان ئەگەر بەو یەکردوێ بێ کورت لە ڕۆژاوا لە توای پارچەکان سەرکەوتن بەدەستدێنێت بە تایبەت لە ڕۆژاوا دەتوانێت شەرع بوەستێنێتن چاوە کورد ئێستا لە توای پارچەکان یەکە هەمویان دەنجیان یەک دەنگە بۆی پشتیوانی لە ڕۆژاوا بکەن بەو شێوەیە کورد دەتوانێت
خۆی لە ڕۆژاوە بهێڵێتەوە و شارەکانی هەر لەژێر دەستی خۆی بن. والله هو زحمته جبر قوتيت برجواندية دولتها جي هنا يعني داويد ديما قبول بكنا واقعي بن يعني نهر تشتا برنجكي كورانا ملي ميزه بكن داويد موضوعي قركرن قري دايا بشان دولتها باسرائيل وبامريكا وبروسا وبفرنسا اي دولة الخدام تاثير باندورن ما بخوازن من نخوازن كيف من وري كيف من نوي من جوا حزبكم جوا حزنبكم يعني خدام رول وخدام تاثيرا امره وقت يقو جولاني جوي قوات دبيني نتيجة بشتفاني كي جوان دولتها دبيني يعني ولكن نقطك هي أف هيزا جو كردستاني دسني شاندكي أو تشتكي زور جرينجا أو بيجن معادلة جوهري جارنا أو ميسا مفاوضات بقوات دكي جبر بيكي يعني بيزار نبن بهيفي نبن او كاري غوتيكرن امرو بشتفانيا كردستاني تشتكي زور جرينجا جبرجو امرو ما محتاجن يعني هم مساجك بو دولة نافنتوي امريكان وما محتاجن امرو جبرجو مفاوضات جناب جنرال مظلوم عبدها ما بيويستا ما دستي جنرال دوال مفاوضات هذا خرط بكن باشا اگر ريكوتن كرا ڕۆژاوە هەر لەژێر دەستی کورتمایەوە کورد چۆنێ حکوومەتی سووریا جەنابەن ئامادەن وەکو لە وەزارەتی ئەوقاف وەزیری ئەوقاف پۆستی لەو بابەتە لەو شێوازە وەرگرن ناوەڵا و لایقی منیە يعني من مرۆڤێکی خزمەتێ ما من مرۆڤێکی کارم من نە مرۆڤێ پۆستا مەڕاستی پۆست نەبۆ منن نەگۆ پۆست کێماسی تێدا هەیە نەگۆ عیبیت پۆست تێدا هەیە نا پۆست هەنا کەسین گۆهەرن لێرونن خزمەتێکی بۆ گەلێ خۆشی لێ بکەن يعني من يعني ئەوە تێ نەگهن من سوکاتیکێ ئەو پۆستە دەکەم نا من حرمەت دەگرم بۆ هەر کەسێکی گوهرێ ئەو پۆستەدا دانیشێ گۆ خزمەتە گەلێ خۆ بکێ لێ من وەک مرشد خەزنەوی ببهۆرە وەڵای من نە مرۆڤێ پۆستامە من مرۆڤێ مەیدانامە. باشە دکتۆر موڕشید چی بۆ ئافرەتانی کوردستان هەیە چی بۆ ئەو کەزیانە هەیە کە ئافرەتان من دێلا سەرسەرێ منە. باشە ناموێ ئەگەر دوا پەیامت هەبێ بتوێ بۆ خەڵکی کوردستان بۆ تاوای کوردستان تشتێکنی نەڕاستی تەنێ ئەوە یعنی با ڕۆژێ گۆمەتێدا کار دەکەن خەبات دەکەن پێویستە ئەف خەباتە بەردەوام بێ مەسست نەبن ئەمرۆ مەد ئاگر بەستێکی دەنا 15 ڕۆژ يعني پێویستە ئەف 15 ڕۆژی گۆوەرنجی دیسە هەر ئەو بە هەمان زەخەم بە هەمان قەوەت ئەم پشتەوانیە خۆ دەستنیشان بکەن بەرکیمە بتوانن معادلەی بکەن. باشە زۆر سوپاس بۆ دکتۆر موڕشید معشوق خەزنەوی زانای ئاینی و کەسایەتی نیشتیمانی زۆر سوپاس بۆ کاتەی بە ئێمەدا بینەرانی بەڕێز زۆر سوپاستان دەکەم بۆ کاتێکا بە ئێمەتاندا و دەمەوێت پێتان بڵێ کاتێک ئاین دەبێتە چەک بۆ کوشتنی مرۆڤەکان دەبێت ویژدانی مرۆڤەکان ببێتە قەڵغان و ڕێگری لەمە بکات ڕۆژاوە چیرۆکێکی غەمگین نییە بەڵکو تاقیکردنەوەیەکی گەورەیە بۆ هەموو کوردێک بۆ هەموو نیشتیمان پەروەرێک بۆ هەموو ئەو مرۆڤانەی دیکە کە خاوەن باوەڕ و ئازادن بۆیە ئەگەر ویژدانتان بۆ دیمەنانەی ڕۆژاوە ناجوڵێت ئەوە گومان لە مرۆڤبوونی خۆتان بکەن. زۆر سوپاس بۆ کاتێ بێمەتاندا.